هاونیشتمانیانی خۆشەویست خەڵکی سەربەرزی کوردستان 15 ساڵ بەر لە ئێستا وە سەرباری هەبوونی ئابڵوقەی ئابووری نەتەوەی گرتوەکان و ئابڵوقەی ڕژێمی بەعس لەسەر کوردستان و هەروەها ڕێگرە زۆرەکانی تر توانیمان بۆ یەکەم جار یەکەم کۆمپانیای بواری مۆبایل لە کوردستان و عێراقدا دابمەدرێنین. سلەیمانی بوو بە وێزگەی پەخشبوونی ئەم تەکنۆلۆژیا گرنگە کە لە ڕۆژی 6/2/2001 دا ئاسیاسیەڵ لەدایک بوو. لەو ڕۆژەوە بە شانازیەوە توانیمان زۆر هاوکێشە و زۆر کایەی ئابووری بگۆڕین چ لە شارەکەمان و چ لە کوردستانە. توانیمان لە ماوەی چەند ساڵێکدا فراوان بین و پەل بکێشین بۆ هەموو کوردستان. تۆڕەکەمان هەموو شار و شارۆچکەکانی عێراق بگرێتەوە، هەر لە مووسڵەوە لە باکوور هەتا بەسرە لە باشووری عێراق. ئاسیاسیەڵ سەرکەوتنێکی گەورەی تۆمار کرد، بووینە کۆمپانیایەکی پڕقازانج و پردەستکەوت. هەر بۆیە توانیمان قازانجی ئاسیاسیەڵ بخەین لە ناو بازنەی کار و چالاکی ئابووری جۆراوجۆر و بەشداریەکی گرنگمان کرد لە پێشخستنی ئابووری وڵاتدا. هەموو قورسایی استراتیژی خۆمان خستە بواری پتەوکردنی ژێرخانی ئابووری وڵات. هەر بۆیە زوو دەستمان کرد بە دروستکردنی دوو کارگەی زەبەلاحی بەرهەمێنانی چیمەنتۆ و دوو کارگەی کۆنمان پەرە پێدا کە ئێستا هەموو پێکەوە ساڵانە 6 ملیۆن تەن چیمەنتۆ بەرهەم دەهێنن. هەروەها توانیمان کارگەی نوێی ئەلەمنیۆم و کارگەی سەندویچ پەناڵ و کارگەی گەڵڤەنایز و ئاسن و کارگەی دروستکردنی دەرمان و کەرەستەی پزیشکی کۆمپانیای ئینتەرنێت و بواری وەبەرهێنانی خانوبەرە و پێشکەوتوترین نەخۆشخانە و جوانترین هوتێل و کارگەی دووبارە بەکارهێنانەوەی خۆڵ و خاشاک و کۆمپانیای دڵنیایی دروستکەین. بۆ مێژوو دووپاتی یەکەمەوە کە ئێمە 1 دیناریا 1 سنتمان لە دەرەوەی وڵات نەخستۆتە گەڕ و هەموو سەرمایە و توانە دارایەکانم لە وڵاتەکەمدا خستۆتە کار و هەروواژە بین. لە ئێستا بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پتر لە 50,000 کەس کارمەند و خێزانەکانیان لە پرۆژەکانماندا لە کۆمپانیاکانی فاروقۆڕدین کارەکەن و سوودمەندن. لە ڕووی شارستانیشەوە توانیمان زانست و بەهرەی 12,000 کارمەند تەنها لە کۆمپانیای ئاسیاساڵ پەرە پێ بدەین، پێیان بگەێنین لە بارێکی پشکۆلەیان نزمەوە بۆ بارێکی بەرەو ژوور و سەرکەوتوو. ڕاهێنانمان پێکردوون و دەیان کەسمان سپۆنسەر کردووە بۆ خوێندنی باڵا و سەدان کەس لە خوێندنەکانی زانستگا و پەیمانگاکان. ملیۆنەها دۆلارمان بەخشیوە زانکۆکان و دەستگا ئەکادیمیەکانی تر. لە بواری خێرخوازی بەرپرسیارەتی کۆمەڵایەتیدا پێشەنگ بووین و پاڵپشتی دارایی هەزاران پرۆژەمان کردووە لە بوارەکانی ژنان و لاوان و خوێندکاران و زانکۆ و پەیمانگاکان، هەروەها ڕۆژنامە و میدیا ڕازگۆ ئەهلیەکان و بە بواری تەندروستی، ژینگە، وەرزش، خاوەن پێداویستێ تایبەتیەکان، ئاوارەکان و هەژاران و لێقەوماوان، بۆ مناڵان، بۆ ئەدەب و هونەر و خزمەتکردنی کەسوکاری سەربەرزی شەهیدانی کوردستان. لێرە مەبەستمەوەیە کە هەرچی دەستکەوتێکمان ئەبێ بووە و ئەبێ لە ئاسیاسیەڵدا و لە ئەو شوێنانەی کە هەمانە قازانجی لێەکەین دیسانەوانێ سەرفی ئەەکەینەوانێ لەو بوارانە کە خزمەتی گەلەکەمان و وڵاتەکەمان بکە. ئەمە هاندەرێک بێت بۆ خاوەن پارەکان، خاوەن پرۆژەکان، بەڵکو هەموو پێکەوە بتوانین بارێکی ئابووری تازە دروست بکەین و یارمەتی دەربین بۆ تێپەڕبوونی ئەم خەیرانەی کە ئێستا لە کوردستان هەیە. هەرچۆن شانازیەکەین بەوەی کە پێشکەوتوترین سیستمی کاریگەڕی و یاسایی و دارایی مارکێتینگ و کۆسومەر سەرڤیز و کوالیتیمان هێنایە کوردستانەوە بەهۆی ئاسیاسیەڵەوە توانیمان بە پێی ستاندەرد و ستاندەردە نێودەوڵەتیەکان هەزاران کارمەندی خۆمان پەروەردە بکەین. پەروەردە مەبەستمان ئیشکردنە و پێشخستنی کەسانی کە ئیژەکەن لەگەڵمانە بەرەو پێشووتر
بەرەو وەرگرتنی زانستی تازەی هەموو دنیا. هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان، من ئەم خۆناغەی ژیانم لە بواری ئابووری و بزنس بە تەواوکەری 8 ساڵی تەمەنم ئەزانم کە لە چیا سەرکەشەکانی کوردستان وەک پێشمەرگە و گیانفیدای کوردستان بەسرم برد. هەروەها ساڵانێکی زۆریش تێکۆشانی سیاسیم لە کوردستان و عێراقدا کردووە بەگشتی. زۆر سەربەستم کە بە پاڵپشتی هاوڕێ و هاوکار و کاربەندە دەسۆزەکانم توانیومە بەهایەکی ئابووری و کارگێڕی دروست بکەم. من هەمیشە ئەو گوتەیەم دووپات کردوتەوە کە چی ببەخشمە هاونیشتمانیانم و خاکەکەم خەڵکی ویژدان زیندوش شایەتی بۆ نیەتی بن و کارەکانم ئەدەن کە هیوادارم هەموو بەو ڕێگەیە بەرەو ئەو ڕێگا پیرۆزە بڕۆن. ئەمڕۆ کە دەبینم هاوڵاتیان وڵاتەکەمان بە قەیرانێکی دارایی و شەڕێکی نەخوازراودا تێدەپەڕن و ئێمەش لە دڵسۆزیمانەوە بۆ خاکی خۆمان و بۆ نیشتمانەکەمان لە یادی لەدایکبوونی ئاسیاسێڵدا بڕیارماندا. یەک، داشکاندنی نرخی پەیوەندیەکانی ئاسیاسێڵ بە ڕێژەی لە سا 50 و زیاتر لەسەر تاسەری کوردستاندا. دوو، پێشمەرگە گیانفیداکارەکانمان و ئەو هێزانەی پارێزگاری لە وڵات دەکەن لە ئێستاوە دەتوانن بە خۆڕایی هێڵی ئاسیاسێڵ بۆ قسەکردن بەکارپێنن لە بەرەکانی جەنگدا و بۆ ئەوان بە خۆڕاییە و بێپارەیە. لە کۆتاییدا هیوادارم بە هەوڵی دڵسۆزانەی هەموو لایەکمان سەربکەوین بەسەر هەموو قەیرانەکاندا.